بینەرانی عزیز ئەو کاتتان باش بەخێر بێنەوە بۆ گفتوگۆیەکی تر لەگەڵ کەسایەتیەکی دیکە. لە گفتوگۆی ئەم جارەدا میوانداری زۆر بەڕێز کاک جەلیل ئازادی خواست نووسەر و شرۆفەکاری سیاسی دەکەم. کاک جەلیل ئازادی خواست زۆر بەخێر بێ بۆ ئەم گفتوگۆیە. زۆر سپاس کاک زەمەرگیان، مندوو نەبیت و سپاس بۆ جەنابیشت بۆ ڕەخساندنی و دەرفەتە. سپاست دەکەم. بالەوە دەست پێ بکەین لە دوای شۆڕشی گەلانی ئێران دەرفەتێکی زێڕین بۆ گەلی کورد و بۆ پارتە سیاسیەکانی ئەو سەردەم حیزبی دموکرات و کۆمەڵە ڕەخا لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئایا کورد توانی ئەو دەرفەتە کەڵک وەربگرێ و باز لە مەفرەتەوەیەتەکانی خۆی بکات؟ زۆر سپاس بۆ پرسیارەکە. دیارە پرسیارەکە پرسیارێکی گرنگە. ئەو دەرفەتی کە پێش هادا و ماوە کەمەی کە لە شۆڕشی ڕێبەندانەوە تا دەستپێکردنی خەباتی چەکداری و بەرهەڵسکاریە و هێرشەی کە ڕژێم کردی بۆ سەر کوردستان ماوەیەکی زۆر کەم بوو لە ڕووی زەمەنیەوە بە تایبەتی بۆ ئیشی سیاسی و کاری فەرهەنگی بەڕاستی زۆر کەمە. بەڵام هۆکارەکانی کە نەیان هێشت کورد بە سەقامگیری و بە ئاشتی و بە ئارامی لە چوارچێوەی پرۆژەیەکی داڕێژراودا بتوانێت کەڵک لەو دەرفەتە وەربگرێ بۆ بە پێشەوە بردننی تێگەیشتنی خۆی لە سیاسەت لەگەڵ نەتەوە لە ئازادی و دیموکراسی و هەروەها بۆ پێداچوونەوەی شناسی کوردی ویا بە تعبیرێکی تر بۆ ڕۆنانی بنەماکانی نەتەوە بە شکلێکی ڕۆژ ئەمڕۆژی و مۆدێرنەوەوانە کۆمەڵی هۆکار بوون کە لە هەردوو لا دەبێ بگەڕی بۆیان لە یەکلاوە بەڕاستی نادۆزرێنەوە ئەو هۆکارانە. سەرەتا ئەگەر بمانەوێ لە دەسڵاتی تازە هاتوو و قودرەتگرتووی ناوەندی ئێرانەوە بڕوانی نکێشەکە و دەسڵاتێکی تیۆکرات بوو، دەسڵاتێکی دواکەوتوو بوو کە خوێندنەوە و وێژەمانەکەی خوێندنەوەی وێژەمانێکی لە ڕاستیدا بێگانە بە ڕۆحی سەردەم نەک تەنها خەڵکی کورد و کۆمەلگای کوردی بوو، بەڵکو بێگانە بە سەردەمی کۆمەلگای ئێرانیش و بە سەردەمی ناوچەکە و بە سەردەمی جیهانیش بوو. ئەو گۆڕانکاریە سەرەتای زیندووکردنەوەی هێڵێکی فکری و ڕەوتێکی فکری سیاسی بوو کە پێشتر خطوتەکانی لەلایەن سەید جەمالەدینی ئەسەد ئابادی و ئیخوانە الموسلیمین و کۆمەڵێک بەئیسڵاح هێزی سیاسیەوە دروست کرابوو. ئەم هێزە سیاسی ئیسلامیانە تەئسیریان هەبوو لەسەر گفتمانی کە لە ئێرانە دروست کرابوو و لە چەقیدا شتێک هەبوو بەناو ویلایەتی مطلقەی فەقیه. ئەم تێڕوانینەوە ئەم ئیدئۆلۆژیە و هەژمۆنیە بە تایبەتی لەو سەردەمەدا زۆرە ململانەیەکی شەبوو. خۆمان دەزانین هەم لە ئاستی جەهاندا هەم لە ئاستی مەنتەقەکەدا کە قابلیشیاون لە ئاستی جەهاندا جۆرە ململانەیەک هەبوو لە نێوان ئۆردوگای سوسیالیزمی بەڕاستی هەبوو و لەگەڵ ئیمپریالیزمی جەهانی کە ئەمە زەمینە خۆشکەر بوو بۆەوەی ئەو گوتارە بەو دروشمت بەناو دژە ئیمپریالیستەی کە هەیبوو زۆرتر تەرەفداری لێ بکرێ و مەودای دەرفەتی زۆرتری هەبێ بۆەوەی سەرکوتی خەڵک کا گەلان کا هێز سیاسیەکان کە ئەو هەناسە دیموکراسی کە لە ڕاپەڕینەوە شکلی گرتبوو بنیادی نەبوو ئەو دیموکراسیە لە ئێراندا بەڕاستی هەنی دیموکراسیەک نەبوو کە لەسەر ئەساسی هەمەڕەنگی کەلتوری بوونی ڕێکخراوی سیاسی بوونی قانونێکی بنەڕەتی و یاسایەکی ئەساسی و لە بوونی پێکهاتە و ڕێکخراوە دیموکراتیەکان و کۆمەلگای مەدەنی و چاپەمەنی سەربەست و ئازادەوە لەدایک بوو بێ. لە دەورانی دەسڵاتی پێشوش داواتە دەورانی شایدا دەوراتێکی دیکتاتۆری و دەسڵاتێکی سەرکوبگری کونبڕی ئازادی بوو. ئەم دەسڵاتش کە هاتبوو ئەمە بەرەنجامی ڕووخانی دەسڵات و دروستبوونی بۆشایی بوو، نەک بەرەنجامی تێگەیشتنی ئەو هێزە سیاسیانە. ئەو هێزە سیاسی بەم مەفهومەوە تەواویەت خواز بوو، مەودای هیچی نەدەداوە، هیچ ڕێگایشی نەدەهێشتەوە بۆ ئەوەی کە کورد یا هێزەکانی تر بتوانن بە تایبەتی کە ئێستا ئێمە بەستمان و چەقی بابەتەکەمان کوردە بتوانن کاری سیاسی بکەن، بتوانن لە چوارچێوەی گفتمانێکی دیموکراتیک بە پێی ڕێخستنی سیاسی ببوونی ئەچاپەمەنی ئازاد لەسەر ئەساسی کۆمەلگای مەدەنی هەوڵ بدەن بۆ جێخستنی مافەکانی خۆیان و دەرخستنی خۆیان. ئەم مەودای نەدەهێشتەوە بە هەموو توانای خۆیەوە بە هێرشێکی زۆر پۆپولیستی بە هێرشێکی زۆر ئەوامانە بە بەسیجکردنی ئەحساساتی خەڵک بە کاڵ وەرگرتن لە میکانیزمی دین و دنەدانی خەڵک هەموو ئازادیەکانی کونبڕ دەکرد. ئەمە دەرفەتە لەلایەن حاکمێتەوە بەڕاستی بە هەموو شێوەیەک سەرکوب دەکرا. لەلایەکی تریشەوە کورد وەک هێزێکی کە کاری سیاسی و ڕێکخراوەی بەرفراوانی کرد بێ و ئامادەگی ئەوەی تێدا بێت لە دروستبوونی ڕاپەڕیند و لە کۆتایی هاتن بە دەسڵاتی شایع و دروستبوونی ئەو بۆشایە بە ڕێخستنێکی سیاسی گەورەی سیاسی و جەماوەریەوە بێتە مەیدان بۆ داواکردنی بابەتەکانی خۆی نە بەڕاستی وانە بوو.
بۆشایی گەورە هەبوو. حزبی دیموکراتی کوردستان لە مێژ بوو لە دەرەوەی وڵات بۆ ڕێخستنەکانی لەناوە لاواز بوون، بە تایبەتی ڕێخستنەکانی لە شارە گەورەکانی وەکو کرماشان و ئیلام و هەمەدان و سنە و ئورمیە و ئەوانە نەدەکرا زۆر حسابی جددی لەسەر بکەی. دیارە ئەو شوێنێکی تایبەتی خۆی هەیە کە شوێنی دەسڵاتی نەریتی حزبی دیموکراتی کوردستان بووە بە بۆنەی دروستبوونی کۆماری کوردستان و نووسی هەبوو تێیدا و پێشینەیەکی تاریخی هەبوو بۆ بۆنەی ڕاپەڕینەکانی 46 و 47 هەر دیسان تەسیرگوزاری هەبوو لەسەری لەو ناوچەیەدا تا ڕادێک نفوزی هەبوو و دیار بوو کە دەکرێت بڵێن ناوچی موکریان بوو. خۆیمە خاڵێکی گرنگە مثبەتە منفی نییە، بەڵام کەم بوو، ینی جوگرافیای ئینسانی کورد و جوگرافیای سیاسی کوردی نەدەگرتەوە ئەم ڕێخستانە هەتا لە نێو سنەشدا زایف بوو. ئەمە لەلایەکی تریش ڕێخستنێکی وەک کۆمەڵا من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم زۆرتر تا ئەو ساڵانەش ینی تا 1970 و ڕاپەڕینی گەلانی ئێران زۆرتر بە ڕێخستن و جۆرێک پێکهاتەیەکی ڕووناکبیری و ڕۆشنبیری زانکۆیی و خوێندکاری دەیبینم تا ڕێکخاتە و پێکهاتەیەکی سیاسی بەرفراوانی کراوەی کۆمەڵایەتی کە لەناو کۆمەلگادا کاری کردبێەوە ئەزمموی کاری سیاسی هەبێت و بە ئیسلاح شانەی بە شانەی دیکتاتۆری و خەباتێکی سیاسی زێرزەمینی زۆر بە قووەت خواردبێتی. من بەو شێوەیە تێفکرینم هەیە لەسەری ئەم دوو لایەنە سیاسیە و هەتا ئەگەر لایەنی سیاسی تریش هەبوو بێ کە زۆر احتیمالی زعیفە و کەمە وەک لایەنە سیاسیە مەذهبیە کوردیەکان کە ئەوانیش هیچ تەجروبەیەکیان نەبوونی تەجروبە و نەبوونی ڕێخستن و حکوومەتێکی دیکتاتۆری و هەروەها نەبوونی هوشیاری نەتەوایەتی بە مەفهوم عامەکەی لە جوگرافیای کوردستانەوە بە خەڵکی بوونی بزوتنەوەکە هەموو ئەمانە ئەو هۆکارانە بوون کە دەتوانین بڵین مەودای ئەوەی نەدا لەو دەرفەتە بە باشی کەڵک وەربگیری. ئەڵبەتە ئەو دەرفەتە نەک هەر کوردی ڕۆژهەڵات یا ڕۆژهەڵاتی کوردستان یا خۆرهەڵاتی کوردستان یا کوردستانی بندەستی ئێران نەیتوانی بە دروستی کەڵکی لێوەربگرێت، کورد بە گشتی نەیتوانی سوودی لێوەربگرێت، چون لەو سەردەمەدا ئێمە دەزانین کۆمەڵە هێزی کوردی لە پارچەکانی تری کوردستان هەبوون، شۆڕشیان دەکرد، چەکدار بوون، بە قووەت بوون، قودرەتیان هەبوو، ئەوانش نەیانتوانی لەو حاڵەتە وەربگرن. یەک مەوداکە کەم بوو، دوو حاکمیەتێکی بەڕاستی تەمامێت خوازی تیۆکراتی ئۆدئۆلۆژیکی دواکەوتوو بوو کە بە هەموو توانای خۆیەوە هێرشی دێنا. سێ ئێمە ڕێخستنی تەواومان نەبوو، ئەزمموی کاری سیاسیمان دوای دەستڕوخاندنی دەسڵات لە کۆمارەوە بەو دوا بە تایبەتی لە کوردستانی ڕۆژهەڵات بەو شێوەیە نەبوو. ئەمانەوە هۆکارانە بوون کە بە باوەڕێ من دەرفەتی ئەوەی نەدا بە دروستی و بە تەواوی لە زەرفیەتی ئەو چرکە ساتانی کە دەکرا کاری فەرهەنگی و سیاسی و ڕێکخراوەی باشتر بکرێت بە شێوەیەکی زۆر باشتر کەڵک وەربگیرێت. هەم لە ناو حیزبی دیموکراتەوە هەم لە ناو کۆمەڵەدا کەسانێک کە بوون کە ڕۆڵی گرنگیان لە ڕێبەرایەتی و زوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستاندا هەبوو لەو سەردەمەدا. کەسایەتێکی وەکو دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو لە ئەمریکا لە ئەوروپا گەڕابەوە بۆ ڕۆژهەڵات و ئاگاداری شێوازی خەباتی حیزبەکانی ئەوروپا بوو. ئەو ڕێبەرانی کۆمەڵە بەشی هەرە زۆریان دەرچووی زانکۆکانی ئێران بوون. لە هەمان کاتدا لە دەرەوەی حیزبەکانی کەسایەتی ئاینەکان دەور و نەقشیان هەبوو. ئەم پەیوەندی ئەم کەسایەتیانە هەم کەسایەتی سیاسەکان و هەم کەسایەتی ئاینەکان وەک مامۆستا شێخزادی حسێنی و کاک ئەحمەدی موفتیزادە و ڕێبەرانی کۆمەڵ و دیموکرات چۆن هەڵدەسەگەین؟ لە ڕاستیاوە ئاماژەیە تۆزێک جیاوازی تێدا، یعنی ئەگەر بە وردی و بە بێلایانی هەڵسەنگاندنێک بکەین جیاوازی لەو بینەدا هەیە. ئەگەر بمانێ بڵین ڕێبەرانی ئەو کاتی کۆمەڵەوە ئەو کەسانی کە کۆمەڵایان دامەزراند بوو لەو سەردەمە تا زۆرتر لەژێر کاریگەری گفتمانی کابوون کە گفتمانی چەپ بوو، گفتمانی چەپ بەشێک بوو لەو دەسڵاتی کە دنیای داگیر کرد بوو، هەروەها گفتمانی کوردیش بەڕاستی کەوتبۆ ژێر نفوزی ئەو دەسڵاتەوە ئەو هژمۆنی کە گفتمانی چەپ هەبوو تۆڕانینی خۆیان هەبوو. ئەم گفتمانە زۆرتر گفتمانی کە ڕادیکاڵ بوو، گفتمانێک بوو کە بێشتر لەگەڵ بەرەی چەپی ئێرانی و لەگەڵ گفتمانی سەراسەری ئێرانی خۆی دەدیتەوە تێکەڵ بوو. گفتمانێک بوو کە زۆرتر مەیلی لەسەر دروستکردنی کۆمەلگایەک بوو کە دادوەری کۆمەڵایەتی و فۆرمێک لە سوسیالیزم بە تێگەشتنی خۆیدان تێیدا حزوری هەبێ کە ئەمە لە خۆیدا کۆمەڵێک مەسئلەی لەگەڵ هەیە کە ئەو مەسەلا نەدەوێت بکرێت. چەندە واقعی کۆمەڵی کوردەواری ئامادە بوو بە قوبوڵکردنی ئەم فۆرمە لە سیاست ئەم جۆرە لە سیاست بۆ ئەم نەوە لە ڕادیکالیزمی سیاسی کە وجودی هەبوو و چەندە کۆمەلگای کوردی لە ڕووی کەلتوری و فەرهەنگیەوە ئامادە بوو. ئەوە بەحسێکە بابۆستێ، بەڵام لە کۆی گشتیدا ئەتوانم بڵێم پەیوەندی
و هەواهەنگی و ئاراستەکردنی یەکگوتاری لەو سەردەما تا ڕادەیەکی باش قابل قبول بوو، خراپ نەبوو. ڕاستە ئێمە مەسەلەن کاک ئەحمەدی موفتیزادە هەبوو جیابوو لەو گوتاری یەکگرتووی خەڵکی کورد کە شاندێک دروست بوو بە ناوی شاندی نوێنەرایەتیکردنی خەڵکی کوردستان بەگشتی و ئەم شاندە نوێنەرایەتی هەموو خەڵکی دەکرد لە چەپی چەپەوە بۆ ئەو پەڕی مەزهەبی و ئەو پەڕی نەتەوەی تێیدا بوو. ئەمە شتێکی چاک بوو، بەڵام لە بیرمان بێ بە کەسی بە ئەزمون و خاوەنتوانای وەک دکتۆر عەبدوڕەحمانی قاسملۆی تێدا بوو کە ئەزمونێکی سیاسی زۆری هەبووە، خوێندنەوەیەکی تا ڕادەیەکی زۆر دەتوانم بڵێم واقعتریانی لە بارودۆخی سیاسی و هەلومەرجی سەردەمەکە و تێگەیشتنی دەسڵاتی سیاسی و ئەو پرۆژە و پرۆگرامانەی کە دەکرا لەو کاتەدا لە مقابل دەسڵاتدا بەڕێ بکرێ هەبووە. زۆرتر بیر لەوە دەکرایەوە کە بە بەرنامە کار لەسەر وەڵامدانەوەی دەسڵاتی جمهوری ئیسلامی تازە هاتوو بکرێتەوە، نەک لەسەر ئەساسی کاردانەوە. ئەوەش تێدەگەین لە قسەکانی لە سخنڕانیەکانی لە هەڵسوکەوتەکانی لەو بە ئیسلاح بەرنامە سیاسیانی کە ئارایی دەدەن و لەو دەرخواستانی کە دەیکرد حاکمێت و لەو هەوڵانی کە دەیدا باشترین و زۆرترین زەمان بکڕێ بۆەوەی زەمانکردین لەو سەردەمەدا بەڕاستی مەسلێکی زۆر گرنگ بوو بۆەوەی هۆشیاری نەتەوەی بەرفراوان بکرێتەوە، چمکی جوگرافیای سیاسی کورد بەرفراوان بکرێ، ڕێخستنە سیاسیەکان بە پەلوپۆستر و گەورەتر و ڕێخستر و بازمونتر بن. هەموو ئەم شتانە دەکرا لە وتارەکانی عەبدوڕەحمانی قاسم دکتۆر عەبدوڕەحماندا ببینرێ و دەبینرا بەڕاستی. لەولاشەوە شێخ عیزالدینی حسێنی بوو کە خۆت ئاماژەت پێکەوەکو کەسایەتێکی دینی و کەسایەتێکی نیشتیمانی و نەتەوەی کە ڕۆڵی زۆر گرنگ و بەرچاوی هەبوو و دەیتوانی لە نوێنەراییکردن و یەکخستنی گوتاری کوردیدا کە خۆی بەڕاستی بە جۆرێک زۆر 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 جێگەی سرنجە ئەو یەکخستنە. دەتوانم بڵێم لە مێژووی ڕۆژهەڵاتی کوردستان لە بێژووی بەشەکانی تری کوردستاندا کەمتر ئێمە ئاوا یەکگرتووی و یەکخستنێک دەکەین سەرڕای ئەو خەساری کە بەبوونی کاک ئەحمەدی موفتیزادەوە لەو گوتارە کەوت و لەو جۆرە گفتمانە کەوت، بەڵام یەکگرتوویکی باشە بوو، هەواهەنگێکی باشە بوو. حیزبی دیموکراتی کوردستان بە سابقەی تاریخی خۆیەوە و بەبوونی کۆماری کوردستان و ئەوانەوە بەرحاڵ باش لەو یەکگرتن و لەو نمایندەگیکردن و لەو گوتارەدا وجودیان هەبوو. ئەوە دەتوانم بڵێم کە ئەم پەیوەندیە لەسەر ئاستی خۆی پەیوەندێکی زۆر باش بوو. هێزە مەسەبەکانی کوردستان حضوریان هەبوو لە مەسەلەی کووردا، هێزە سیاسیەکانی لە چەپ و لە نەتەوایەتی حضوریان هەبوو، ینی ڕەنگاڵی و نوێنەرایەتی فکری سیاسی کورد و کۆمەلگای فرچشنی سیاسی کورد دەکرا لەو شاندەدا ببنرێت سەرڕایەوەی هەندێک ڕەخنەی پێوارەدا. مەسەلەن یەکێک لەو ڕەخنانەی کە ئێمە دەتوانین بیگرین لەو سەردەمەدا بەڕاستی شیاو نەبوو هێزێکی سیاسی وەک سازمانی چریکای فیدایی خەڵک لە شاندی نوێنەرایەتی خەڵکی کورددا هەبێت. ئەمە تۆزێک خۆی پارادۆکس دروست دەکات لەگەڵەوەی ئەوان وەک هێزێکی سیاسی چەپ لە کوردستانە مافی خۆیان هەبوو کە کاری سیاسی خۆیان کەن و ژنگێکی سیاسی لەو سەردەمەدا هەبێ، بەڵام لەگەڵەوەشە جێی پرسیارایە بەڕاستی ڕەوابوو بوونیان دەبوو ببوونایە. بەرحاڵەمانە هەندێک پرسیارنەوەلی لە کۆی گشتیدا من دەتوانم بە پەیوەندیەکی بیرلێکراوەی عەقڵانی بۆ دەستەبەرکردنی گوتاری کوردی و جۆرێک دیکێتی و هەواهەنگی باشی تێدا ببین و جێگەی سرنج و لەسەروەستانە لەو مەقتەعە مێژووی خۆیدا. خودمختاری بۆ کوردستان و دیموکراسی بۆ ئێران ئەوە بابەتێکی زۆر گرنگ بوو کە لەو سەردەمەدا بەتایبەتی حیزبی دیموکرات زۆر جەختی لەسەر دەکردەوە. دواتر هەیەتی نوێنەرایەتیش ئەو بابەتەی لەگەڵ نوێنەرانی تاران خستە بەرباس. ئایا مافە نەتەوایەتیەکانی گەلی کورد لەو سەردەمەدا لە چوارچێوەی خودمختاری بۆ کوردستان دەستەبەر دەکرا؟ ئێمە هەر دیاردەیەک باس دەکەین یا هەر دیاردەیەک هەڵدەسەنگێنین، دەبێت ئەومان لەبیر بێ لە چرکەساتی زەمەنی خۆی و لە کاتی خۆیدا، ینی لە شوێنی خۆیدا هەڵی سەنگێنین مێژوەکەی و سەردەمەکەی. ئەمە زۆر گرنگە. دیارە ئێمە باسی 30 ساڵ لەمەوە پێشەکەین. بە عەقڵی ئەمڕۆ ئەگەر تێی بڕوانین کۆمەڵی گۆڕانکاری گەورە دەبینین، کۆمەڵی خەساری گەورە دەبینین، کۆمەڵی بۆچوونی تازەمان هەیە. بەڵام هەر لەو سەردەمەشدا کۆمەڵی هۆکار هەبوون کە ئەم دروشمەی دروست کردبوو وەک دروشمێکی ئیستراتیژیک بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەی کورد. بیرمان نەچێ ئەم دروشمی ئیستراتیژیکی بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەی کوردە کە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا دەستی پێکردو. ئەمە دروشمی هێزە چەپەکان نییە، ئەمە دروشمی ئەوان نییە، چون لەواقع هێزە چەپەکان کۆمەلگایکی سوسیالیست و خودمختاریان بۆ کوردستان دەویست وەک تێگەیشتنی ئیستراتیژیکی خۆیان، وەک دوا هەدەفیان، وەک دوا تێڕوانینیان. ئەم تێگەیشتنە بە باوەڕی من دیسانەوە جۆرێک لە گفتمانی چەپ بەسەر یاساڵە. ئێمە دەزانین ئەم سەردەمە سەردەمی هیژمۆنی چەپە، ئەم سەردەمە سەردەمی بوونی
ئۆردوگای بە ئیسلاح سوسیالیزمی ئەو سەردەمەیە. ئەم سەردەمی ئەوەی کە بزوتنەوە ڕزگاری خوازەنەتەوەیەکان کاتێک بە پێشکەوتو خواز پێناسە دەکرێن کە بتوانن شانە بە شانەی بزوتنەوەی جیهانی سوسیالیزم خۆیان تعریف بکەنەوە. ینی باوەڕیان هەبێ بە هەمزیستی مسالەمەت ئامێز، باوەڕیان هەبێ بە ئاشتی جیهانی، باوەڕیان هەبێ بە پارێزگاریکردنی ئۆردوگای سوسیالیزم، باوەڕیان هەبێ بە دابینکردنی سوسیالیزم لە سەراسەری وڵاتدا. ئەمە ئەو فاکتەرانە بوون کە ئەو کاتە گرنگ بوون و حیزبی دموکراتی کوردستانی ئێرانیش و هێزەکانی تریش چ بیانەوێت چیان نەیانەوێت لەژێر ئەم دروشمەدا بوون. و ئەو وەختە ئەو ئیمکاناتی و ئەو هێزانی کە دەیانتوانی دەستەبەری بکەن بۆ دەستێنانی ئەم دروشمە تا چەندە مەودای دەدان خودی ئەم دروشمەش بەدەست بێنن. ئەوڵەن هەوڵی دیموکراتیزەکردنی ئێران لە چمکێکی ئێرانەوە بێگومان نەگونجاوە. ینی زۆر بە سراحەت بڵێن ئەوەی کە هەوڵ بدرێت کورد ئێران دیموکراتیزە بکاتەوە ئەمە مەحاڵە، ینی ممکن نییە، چون ئەوڵەن لە ڕووی جەمعیەتەوە، لە ڕووی ئیمکاناتەوە، لە ڕووی مینبەرەوە، لە ڕووی ڕێخستنی سیاسیەوە زۆر کەمترە توانای و دەسڵاتی کورد بەوە ئیمکانی زێ بکە. و هەروەها ئامادەبوونیشی لە پێکاتەی دەسڵات و قودرەتە ئامادەبوونێک نیە کە مەودای ئەوەی پێبدات بتوانێت لەسەری هەرێمەکەەوە کار بۆ دیموکراسی بکات. لە خوارەوەش کۆمەلگایەکی بەسراوی نادیموکراتیکت هەیە کە حیزب و چاپەمەنی و ڕێخستنی مەدەنی تێیدا سەرکۆب دەکرێت و ئیمکانی دروستکردنی میکانیزم و پێکاتەیەک نییە کە هەوڵ بدا بۆ دروستکردنی دیموکراسی. بەڵام لە هەردوو ڕەهەندەکەەوە گەر سەیری بکەی نەکراوە. ئەوجا وەکو تریش ئەمە بەڕاستی ئەرک و وەزیفەی بزوتنەوەیکی ڕزگاری خوازی نەتەوەیی نییە کە هەڵگری دروشمەکانی ڕزگاری نەتەوەی. ئەمە دەزانین قۆناغی ڕزگاری نەتەوەی قۆناغێکی تایبەتە، قۆناغێکە هەموو تەزادەکانی تر، هەموو گرفتەکانی تری کۆمەڵایەتی لەژێر سێبەری تەزادی سەرەکیدا، ینی با بڵین تەزادی ئانتاگۆنیستی ئەو تەزادەکە لەوێدا هەیە، لەژێر سێبەری ئەودا حل دەبن. خودی لیلین دیدگایەکی هەیە، دەڵێ ئێستا بۆ چارەسەرکردنی کێشەی نەتەوەیی دەبێ هەموو کێشەکانی ترمان لەژێر سێبەری چارەسەرکردنی کێشەیەدا بچێتە پێشەوە. وەختی هەموو خۆیان چەپەکانیش تا لیلینی ژوابیر دەکاتەوانێ. ئێمە بەداخەوە لە کوردستانە دەبینین لە زۆر کاتە ئاوا بیر ناکرێتەوە، ینی تەرجیحی دیموکراسی بوونی ئێران بە چارەسەرکردنی کێشەی نەتەوەی کوردە، تەرجیحی کێشەی تەبەقاتی بە چارەسەرکردنی کێشەی نەتەوەی کوردە. گەرچە من زۆر لەگەڵەوەم فیمینیزەکردنی گوتاری کوردی بە ئیسلاح دادوەرکردنی گوتاری کوردی، دیموکراسیکردنی گوتاری کوردی دەبێت گوتارێک بێت بەتایبەتی لە ئەمڕۆ هەڵگری هەمووم چمکانە بێ. ئەگەر هەڵگری ئەم چمکانە نەبێت ناتوانێت گوتاری کوردی و نەتەوەی دروست بکات. بەڵام دیابەر لە سەردەمی خۆیدا تێدەڕوانی ئەمانەش هەموو شانە بەشانەی مەسئلە نەتەوەیەکە دەبێت بەسڵاح چارەسەر بکرێن. چونەگە تێڕانینمان بەڕاحەت تیانوارنیی نەتەوەی بێ، کاتێک کە نەتەوە ئازاد نەبێ، کاتێک کە نەتەوە دەسڵاتی نەبێ، کاتێک کە نەتەوە نەتوانێت خۆی تعبیر لە خۆی بکاو لە فۆرمەکانی چەوسانەوە دەرچێت، ناتوانێت نەتەوەیەکی دیموکراتیکی دادگەری پێشکەوتوو بێ. ئەگەر ئەم نەتەوە لەسەر ئەم ئەساسە بچێتە پێشەوە دەتوانێت نەتەوەیەکی دیموکراتیکی دادگەر بێ کە هەموو گوتارەکانی بە ئیسلاح فیمینیزم، گوتارە ڕێگەزی پیشەیەکانی تر، هەتا تەنەوەی دینی، فرەچەشنی مەذهبی هەموو تێیدا ڕەنگ بداتەوانێت. من پێم وایە لەو سەردەمەدا ئەم شیعارە نەیدەتوانی وەڵام دەرەوەی بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەی کورد بێ. بەڵام پرسیارێکیش هەیە، ئایا ئیمکانی هەڵگرتنی دروشمێکی استراتیژیکتر بوو لە ڕوویکردەوە؟ ئایا دەکرا بەڕاستی هێزە سیاسەکانی کورد لەو سەردەمەدا و لەو مەقطعە تاریخیەدا بەبوونی حاکمیەتێکی وەک جمهوری ئیسلامی ئێران بە تێگەیشتنی چەپ و ئەو مەفهومەی کە ئەوان هەبوویانەوە ئەو هژمۆنی بەسەر دنیا ئەمالیان دەکرد، بەبوونی گوتاری بە ئیسلاح زدە ئیمپریالیستی خومینی و دارودەستەکەی و بەبوونی حاکمیەتێکی دیکتاتۆر و توتالیتەر کە هەموو نەفەسێکی بڕێ بوو، دەکرا بەڕاستی دروشمێکی تر هەڵبگیرێ، دروستمی فیدرالیزم هەڵبگیرێ، دروشمی سەربەخۆی هەڵبگیرێ، یا ئەم دروشمە ئەگەر بگونجبایە باشترین دروشم بوو بۆ وەرگرتنی دەرفەتی گونجاو شیاو بۆ کارکردن لەسەر بەستێن و بنەماکانی نەتەوە و کاری سیاسی و بۆ ئەوەی خۆت گردوکۆ بکەیتەوە ئامادی ئەوە بکەیت لە کۆمەلگایەکە کە بتوانێت ئۆتۆنۆمی قوبولکار ڕەنگە بتوانێت فیدرالیش قوبولکار ڕەنگە بتوانێت گفتوگۆی سەربەستی و دابڕان و سەربەخۆشی لەگەڵ بکەیت. بەڵێ هەر لەو سەردەمەدا حیزبەکان زۆر کەڵکیان لە دەستەواژەی کوردستانی ئێران وەردەگرت، بۆ خۆت ئاماژەت پێکرد کە دەبواە ئەو دەستەواژانەوە ئەو بابەتە سیاسیانە دەگەڵ سەردەمی خۆی بیان گونجێنی. بەڵام لە ئێستادا ئێمە دەبینین سیاسیەکان کەڵک لە دوو دەستەواژەی زۆر جیاواز وەردەگرن. ئەوانەی کە خۆیان بنەتەوەی پێناسە دەکەن ئەم کەڵک لە دەستەواژەی ڕۆژهەڵاتی کوردستان وەردەگرن و ئەوانەی دیکەش ڕوانگەیەکی جیاوازتریان هەیە و کەڵک لە کوردستانی ڕۆژهەڵات وەردەگرن. با من ئەو پرسیارە لێەوە بکەم، کامیەک لەو ڕوانگە سیاسیانە بەنسبەتی ئەوە گونجاوتر و پێویسترە بۆ ئەو بەشەی کوردستان کە لەلایەن ئێرانەوە داگیرکرەوە؟ کاکتمان لە ڕاستیان من بۆ خۆم
لەگەڵ هەردوو دەستەواژی کوردستانی ڕۆژهەڵات و ڕۆژهەڵاتی کوردستان گرفتم نییە، بەڵام کوردستانی ڕۆژهەڵات بە واقعیتر، عەقلانیتر، سیاسیتر و ئیمکانپەزیر دەزانم. بۆچی؟ بۆەوەی ئێستا ئەو شیعارە بە ئیسڵاح ئاوان تاریسی و ئێحساساتیانەی کە بێبەشن لە خوێندنەوەیەکی واقعی و لەسەر بنەمای هێزی مادی کورد و واقعیەتی عینی شکڵیان نەگرتووە، ناتوانە وەڵام دەرەوەی واقعی ئێمە بن. من پێم وایە ڕۆژهەڵاتی کوردستان یا کوردستانی ڕۆژهەڵات ئێستا ئەو تعبیرەی کە ئێمە بە تەمابین کوردستانیی گەورە دروست بکەینەوە، ڕۆژهەڵاتی کوردستانەوە، باشووری کوردستانەوە، باکووری کوردستانە، ئەوە ڕۆژ ئاوای کوردستانە ڕەنگە لە ڕووی جوغرافیا و تنی دروست بێ، بەڵام لە ڕووی سیاسیەوە ممکن نییە. لە کوردستانە دەبینین ئێستا تەفاوتەکان تا چه ئاستێکن، تێگەیشتنی سیاسی، تێگەیشتنی فەرهەنگی، هەتا ڕەفتار و کردار و هەڵسوکەوتی فەرهەنگی و گفتمانی فەرهەنگی و بەرهەمهێنانی فەرهەنگی و ئەدەبی و سەلیقەیی و هونەریشمان تا حدێک دەکرێت بڵین جۆرێک لێک جیاوازن، کوردن، ماکی کوردیان پێوەیە، هەموو لە بنەمادا یەکن، بەڵام سەلیقە سیاسیەکان جیاوازن، مەوقعیەتی سیاسیمان جیاوازن، مەوقعیەتی منطقی و جیهانیمان جیاوازن. من ئەویان بە دروستتر دەزانم، بەڵام لەگەڵ ئەوە نیم کە بە هیچ جۆرێک دەستەواژەی کوردستانی ئێران یا کوردستانی تورکیا یا کوردستانی عێراق بەکاربێت. لە ڕاستیە کاک جەمال لەگەڵ سرنجت دابێ ئێمە پێشتر، ینی لە ساڵەکانی 1950 دەست پێ بکەین، با لە 1923 و لە ڕاپەڕینەکانی شێخ مەحموودەوە دەست پێ بکەین، هەتا پێش ئەویشەوە دەست پێ بکەین. ئێمە دەبینین ئەحزابی کوردی هیچ کامیان بە ئیسڵاح پاشکۆی ئێرانی و عێراقی و تورکیا و سووریان نییە. حیزبی دیموکراتی کوردستانمان هەیە، هیوامان هەیە، کۆمەڵی ژێکافمان هەیە، ئەمانە هیچ کامیان بە پاشکۆیانەوە حیزبی دیموکراتی کوردستانی عێراق نییە، حیزبی دیموکراتی کوردستانی ئێران نییە، کۆمەڵی ژێکافی کوردستانی عێراق یا کوردستانی ئێران نییە. هۆکاری چییە؟ پاش ماوەیەکی تاریخی ئەم دەستەواژەیە دەگۆڕێ و کوردستانی ئێران بەکاردێ. ئەمە دەبینین لە مەقطعدا هەتا ڕاپەڕینی 46 و 47 کوردستانی بندەستی ئێران بەکاردێ، کوردستانی بندەستی عێراق بەکاردێ، ئازادی سیاسی کورد و ڕۆناکبیرانی کورد و هێزە سیاسی و فەرهەنگیەکانی کورد لە دەستەواژەی بندەست کەڵگوەردەگرن، وە بندەست معنایەکی زۆر دروست دەدا، ینی تێڕوانینی ئەو گوتارە ڕوون دەکاتەوە ئاسۆگەی سیاسی بوونی فەهمی ئیستراتیژیکی و تێڕوانینی بۆ ئایندە و چۆنیەتی شێکەڵگیری گوتارێکی سیاسی کاملی تێدایە. دەڵێت تۆ بندەستی، واتە وڵاتی تۆ داگیر کراوە و تۆ وڵاتێکی داگیر کراوت هەیە لە بندەستی حکوومەتێکی زەبەلاحدایە. ئەم گوتارە چۆن دەگۆڕێ؟ ینی ئەمە گۆڕانێکی گرنگی ئیستراتیژیکی و هزریە کە لە بنەمای فکر و تێڕوانینی سیاسی کووردا ڕوودەدا. کوردستانی بندەست دەبێتە کوردستانی ئێران، کوردستانی بندەست دەبێتە کوردستانی عێراق. ئەمە یەکێک لە هۆکارەکانی ڕاستەوخۆ ببێتە عەرەبڵین تەئسیری گەورەی و هیژمۆنی چەپە کە ئەم کارە دەکا، هەوڵ دەدات کورد ببەستێتەوە بە ئێرانەوە، هەوڵدا کورد ببەستێتەوە بە عێراقەوە، هەوڵدا کورد ببەستێتەوە بەنەتەوەی باڵادەست و سەردەستەوە. و ئەمە ئەو پاشەکشەیە کە ڕوودەدا لە گوتاری کوردیدا، ئەمە یەک لایەنێتی. یەکێک لە لایەنەکانی تری دەگەڕێتەوە بۆ هێزە کوردستانیەکان خۆیان چەند دەتوانیوانە لە پێشبردننی گوتاری سیاسی خۆیاندا لە کۆمەلگای کوردستاندا لەو بەشەی لە کوردستان خەباتیان کردو بیبەنە پێشەوە. با پرسیارێک لە خۆمان بکەین، ینی خۆمان نەقدی خۆمان بکەین. گوتاری سیاسی کورد لە 100 ساڵی دوایی خۆیدا لە قەرنی 20ەوە تا ئێستامەوە خەریکین دەگەینە 1/4 قەرنی 21ش چەند دەتوانێتی پێشڕەوی سیاسی، پێشڕەوی جوغرافی، پێشڕەوی فەرهەنگی باشی کردووە. من ئەمەم زۆر بەلاوە قوبوڵە، بەڵام چەند دەتوانیوێتی ببێت بە بزوتنەوەیکی جەماوەری بەرفراوان کە بەشی زۆری کۆمەلگای خەڵکی کوردستان بە خەڵک و جوگرافیاوە تێدا شرکت بکات. زۆر کەم. و ئەمە تەئسیری هەبوو لەسەر پاشەکشەکردنی گوتاری کورد، و ئەمە تەئسیری هەبوو لەسەر دەستکاریکردنی وێژەمانی کورد کە خۆی لە ڕاستی ئەمەش خەسارە. هۆکاری پاشەکشەی ئێمە گوتاری ئێمە نەبوو، هۆکاری ئێمە بەرعەکس پاشەکشەکەمان بەوە بۆ کە نەمانتوانیوە گوتارێکی بەرفراوانی سەراسەری بۆ کوردستان دروست بکەین کە هەموو جوگرافیای کوردستان بگرێتەوە، هەموو هێزەکانی کورد بە هەموو ڕنگ و خۆیانەوە لە ڕووی فەرهەنگی و سیاسی و دینی و ئەجندای سیاسیەوە بگرێتەوە. هۆکارەکانی ئەمە بۆ بەڕاستی نەگەوەی کە گوتارەکە نەقسی بۆ ئێمە پاشەکشەمان کردووە، دەرفەتی دروستمان بۆ نەخڵقاوە، یان نەمانتوانیوە سیاست بە شێوەیەکی زۆر عاقلانەتر، منطقیتر و دروستتر کایە بکەین. نمونەشی دیارە ئەگەر بڵێن بۆ عاقلانە نەبوو، نمونێکی زۆر زیندوو هەیە ئێستا لە بەردەستی ئێمەدا. لە 1991ەوە با بیگرین لە 2003 تا ئێستا بەشێک لە کوردستان کە پێی دەڵێن باشوور هەموو دەرفەتێکی بۆ ڕەخساوە.
هێزە جیهانیەکان پاڵپشتیان کردووە ئیمکاناتی ئابووری هەبووە هێزی سەربازی هەبووە منبەر و هێزی فەرهەنگی هەبووە بەڵام تا ئێستاش نەیتوانیوە نمونەیەکی سەرکەوتوو نیشان بە بەڵام تا ئێستاش نەیتوانیوە بێت بە یەک هەرێمی یەکگرتوو ئێستاش دوو ئەمارەت لەوێ حاکمە ئێستاش ئێمە ئەسیری میرنشینەکانین هەدا فدراسیۆنێکی خێڵیمان نییە حتى ئەسیری میرنشینی سلێمانی میرنشینی هەولێر یا مشرنی بابان یا میرنشینی ئەردەڵان ئەمە دەبینین کە کۆمەلگای کوردی گوتاری ناسیۆنالیزمی کوردی لەسەر ئەساسی تێپەڕبوون لە هەموو وردە فەرهەنگەکان و بە سەرەکی بوونی بەرژەوەندی نەتەوەی و نیشتیمانی شکلی نەگرتووە حیزب جێگەی خێڵی گرتوێتەوە بۆ بە میکانیزمێ کە وەک خێڵ ئەمەل دەکا بەرژەوەندی تاکە کەسی بۆێتی ئەمە گەورەترین حیزبەکانمان بوون بە حیزبی بنەماڵە ئەمە دیارە کە کۆمەلگای کوردەواری وەک کۆمەڵێکی شارستانی پێشکەوتووی ئەمڕۆژی کە تێیدا ناسیۆنالیزم گوتاری سەردەست بێ هێشتا شکلی نەگرتووە بەداخەوە بۆ مۆقع لە خۆمان دەستپۆر بە کاک زەلیل دێنە سەر باشووری کوردستان و کاریگەریەکانی لەسەر بڵاوی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام دەمەوێت هەر لە درێژەی پرسیارەکەدا ئاماژە بۆ بکەیت کە کەڵک وەرگرتن لەو دەستەواژانە دەگەڵ نەتەوەی باڵادەست دەگەڵ دەسەڵات لە ناوەند لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سەراسەری چۆن کەڵک لەو دەستەواژانە وەربگرین وەکو ڕۆژهەڵاتی کوردستان یان کوردستانی ڕۆژهەڵات یان کوردستانی بندەستی ئێران چۆن ئەوان بۆ قەناعەتە بگەێنین کە ئێمە کەڵک لەو دەستەواژانە وەربگرین بەرحاڵ ئەمە بەشێک لە فەرهەنگی سیاسی ئێمە و بەشێک لە تێڕوانینی سیاسی ئێمەیە و بەشێک لە گوتاری سیاسیمانە کاتێک کە شتێک تێڕوانینی سیاسیت بوو کەلتورت بوو و بەشێک بوو لە گوتاری سیاسی و استراتیژەکەت بێگومان دەبێت کاری لەسەر بکرێت و بێگومان دەبێت ڕۆژانە و ساعت و کە ساتانە بەکاربێت ئێمە لە سەردەمێکا دەژین کە سەردەمی ئەوەیە ڕاستەوخۆ باز لە هوشیاری نەتەوەی و بە گوتاربوونی ناسیۆنالیزمی نەتەوەی بکەن من قەناعەتم وایە بۆ خۆم کورد تا لە چەساندنەوەی نەتەوەی دەرنەچێت لە فۆرمەکانی تری چەسانەوە دەرناچێت ئەمە تێگەشتنی منەوە پێم وایە تێگەشتنە واقع ینی زۆر عینی دەیبینی شتێکی ذهنی نییە لەبەر چاومانە بە عینیەت دەیبینی لەبەرەوە لە تەعاملی ئێمەدا لەگەڵ هێزەکانی دەوروبەرمان لەگەڵ هێزەکانی نەتەوەکانی تر زۆر ئاساییە کە ئێمە واقعەتی تاریخی واقعەتی فەرهەنگی واقعەتی سیاسی و واقعەتی ئیجتیماعی ئێستای خۆمان بەیان دەکەین کە دەڵێن کوردستانی ڕۆژهەڵات یا ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە واقعەتی عینی ئێمە دەیبینین و چاومان لێتی یا دەڵێن ڕۆژ ئاوای کوردستان یا باکووری کوردستان ئەمە هەم هێزی مادی لە پشتەرە هەم گفتمانە هەم گوتاری سیاسیە و هەم بەسڵاح تێگەشتنیی فەرهەنگیە لەسەر ئەم ئاستە لەبەرەوە ئەوڵەن هیچ شاردنەوەیەک پێویست ناکە تەعاملێکی زۆر شەفاف و ڕووک و ڕاستی دەوێت من ئەرزم کردی لە قسەکانی پێشوداوتم لە ڕووی هەویەتیەوە لە ڕووی فەرهەنگیەوە لە ڕووی شناسازی و بزوتنەوەی کورد پێشڕەوی باشی کردەوە ئەم پێشڕەوی ئێستا بە ئاشکرا ئێمە دەیبینین بە تایبەتی لە باشووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان لە باکووری کوردستان ئەمانە زۆر بە بەرجەستی خۆیان دەردەخەن و پشتیوانەیەکی جەماوەری گەورە هەیە بۆ ئەم تێگەیشتنە پشتیوانەیەکی جەماوەری بەرفراوان هەیە بە ئەوەی کە ئێمە هێزی مادی لە پشتەر ئەم چمکەیە لە تێگەیشتنی ئێمە و لە ئستراتیژی ئێمەیە لەبەرەوە ئەمە خاستی نەتەوەیەکە خاستی گەلێکە خاستی کۆمەلگایەکە کە داوای دەکات لە تۆ وەک خۆی بیناسێ وەک خۆی پێناسە بکرێت هاتووەتە دەرەوە لە ژێر هژمۆنی پێناسەکردنی بە ئێرانی پێناسەکردنی بە عێراقی پێناسەکردنی بە تورکی ئێستا دقیقاً ئەوی دی دەناسێ خۆی دەناسی و ئەویش خۆشی دەناسێ ئێستا پێم وایە ئەستەمە کوردێک هەبێت کە نەتوانێت بە ئاسانی خۆی تعبیر بکاتەوە جیاوازی فەرهەنگی و کەلتوری و بە ئیسلاحەکانی خۆی بڵێ هەتا لە ڕووی جوگرافیاوە جیاوازەکانی خۆی بڵێ تۆ سەیری مۆسیقای کوردی بکە سەیری جیباسی کوردی بکە ڕفتاری کوردی بکە ڕیسە سەیری فەرهەنگی عمومی خەڵکە بە تەواوی جیاوازە خەتێکی زۆر تەبیعی و سروشتی کێشراوە و خەتە تەبیعی و سروشتیە بە معنایەوە نییە من باشترم یا خراپترم بە معنایەوەی من جیاوازترم ئەم جیاوازی واقعیتێکە وجودی هەیە وەمە هێزێکی جەماوەری بە فراوان لە پشتیوەیەتی لەبەرەوە تعاملکردنی دەبێت بەشێک لە هەڵسوکەوتی سیاسی ئێمە دەبێت بەشێک لە هەڵسوکەوتی دیپلۆماتیکی ئێمە دەبێت بەشێک لە هەڵسوکەوتی ڕەفتاریمان و گفتاریمان چل ساڵ زیاترە کۆماری ئیسلامی ڕۆژهەڵاتی کوردستانی داگیر کردو حیزبەکان حزوریان نییە لە ناو کۆمەلگە و لە ڕۆژهەڵاتی کوردستان دوای چل ساڵ داگیرکاری دۆخی حیزبەکان چۆن دەبینی چۆنی هەڵدەسەنگێنی حیزبەکانی کوردستان بەڕاستی لە بەرچاومان حیزبەکانی خۆرهەڵات دەبینین ئێستا لە چ وەزعێکدا دەژین بەداخەوە من
پێم وایە لە دوای 40 ساڵدا گیرکاری حیزبەکانی کوردستان تەنها شتێک کە توانیوانە بیکەن مقاومت بووە، ینی هەوڵیان داوە بمێننەوە لە هەوڵی مانەوەی خۆشیاندا تا حدێکی زۆر سەرکەوتوو نەبوون بە قەناعەتی من. ئەو مانەوەی کە ئێستا هەیەە نەیتوانیوە هەموو گۆشە و کەلێنەکانی بزوتنەوە سیاسەکە پڕ بکاتەوە، نەیتوانیوە لە ڕووی دابینکردنی گوتارێکی سەراسەری، لە ڕووی بوونی دیپلۆماسیەکی کارا، لە ڕووی بوونی منبەری میدیایی و ئەوانەوە پڕ بکرێتەوە. ئێستا سەری و پەرش و بڵاوی بکە لە ناو ئەحزابی کوردیدا هەیە تا ئێستاش نەیانتوانیوە بە یەک نقطەی مشترک بکەن بۆ دروستکردنی بۆ دروستکردنی شاندێکی هاوبەشی دیپلۆماسی، بۆ دروستکردنی ئێستا بۆشاییەکی زۆر گەورە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە، بۆشایی میدیایی. هەر کەس هەڵدەستێەوە بە هەر جۆر کە پێی خۆشە و پێی باشە هێرش دەکاتە سەر کورد، دەیەوێت هێژمەنی خۆی پسە پێێنێ. هەتا لە ناو کوردستانە، لە ناوخۆی کوردستانە لەگەڵ ئەو بزوتنە بەرینە کۆمەڵایەتی فراوانە مەدەنی کە لە کوردستان هەیە و بە ئیسلاح توانیوێتی بۆشایی حیزب و دەسڵات پڕ بکاتەوە، کۆمەڵێ دەنگ دەبیستین زۆر ناشازن کە دەیانەوێت تحریفی هەویەتی کورد بکەن. لەم خەلائە گەورە ئەحزابی کوردی نەیانتوانیوە میدیایەکی بەهێز و بە قووەتیان هەبێ کە چمکێک لەم بۆشاییە پڕ بکاتەوە، کە چمکێک لەم وەزعێتە نالەبارە پڕ بکاتەوە. هەر کەس هەڵدەسێ بە خۆی ساعتێک 2 ساعت تەلەڤیزیۆن دادەنێت بکە بە گۆرانی و بە شتی ناپێویست پڕی دەکات. گۆرانی پێویستە، بەڵام لە کات و چرکە ساتی خۆیداوە لە سەرزەمی خۆیدا بەرحاڵ بەرنامە پڕکردنەوە. هەر بۆ نمونە ئەمە دەڵێم لە ڕووی سیاسیشەوە کە دەبینین گوتاری سیاسی ئەم حیزبانە بەداخەوە گۆڕانکاریی وای بەسەردا نەهاتووە، نەیانتوانیوە گوتارێکی سیاسی وڵاندەرەوەی ئێستا و اقتزاعاتی ئێستای خەڵکی کورد بە، ینی تۆ ئێستا بزوتنەوەی کوردستان بزوتنەوەیکی بەفراوانە، شاری گەورەی پێپەیوەستبووە کاکە لە ڕووی گوتاری ناسیۆنالیزمی کوردیەوە. کرماشانت پێپەیوەستبووە، کرماشان 40 ساڵ لەمەوە پێش خۆت ئاماژەت پێکرد پشتی جەبهە بوو، لەوێەوە هێزیان دەنال بۆ سەرکوتنەوەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. بەڵام ئەو خۆی ئێستا خەتی مقدەمی جەبهەیە، تۆ ئیلامت پێ ئیزافە بۆ زۆر شوێنی تەکێت بە ئیزافە. بۆ نمونە مەسەڵەن گوتاری کوردی تا ئێستاش نەیتوانیوە جوگرافیای سیاسی کوردستان بە ڕۆشنی دیاری بکە، بە ڕۆشنی قسەی لەسەر بکە کە باسی ئورمیەکەی لێ ڕادەکەن، کە ئەسڵان باسی هەمەدان و ناوچە کوردنشینەکانی هەمەدان بە تایبەتی لە قاموسی سیاسی ئەحزابی سیاسی کورددا سراوەتەوە و باسی ناکرێەوە، ئەسڵان کەس بە بیری ناهێنێتەوانێ. لە ناوچەکانی تر حجودێکی زۆر ضعیفیان هەیە، لە نێو خۆیاندا چالاکێکی دیاریکراوی سیاسی و فەرهەنگی و سەربازیان نییە، نەژوورێکی هاوبەشی سەربازیان هەیە. یعنی بەڕاستی هەوڵەکەیان تەنها هەوڵی ئەوە بۆ کە بمێننەوە ماونەتەوە، بەڵام مانەوەکەشیان نەیتوانیەوە گۆشەیەک لەو بۆشایە گەورانی کە ئێستا هەیە لە هەموو ڕاهەندەکان ئەگەر تۆ سەیری بکەیت پڕی بکاتەوە. لەبەرەوە پێویستە زۆر بە وردی بە خۆیان دابستنەوە. دیارە ئەم وەزعەتی کە هەیەە تەنها بەرەنجامی دەستەوسانی خۆیان نییە، فاکتەری خارجی لەسەری بۆ، فاکتەری منطقەی لەسەری بۆ، وە لە مەسئولێتی ئەسڵی و ئەساسی دەکەوێت ئەستۆی خۆیان کە ئێمە گەر باسی فاکتەرە خارجی و دەرەکی و ئیقلیم و ناوخۆیەکانیش بکەین ئەوانش جێگەی ئاماژەن، بەڵام لە هەمان کاتدا حزب دەبێت خۆی پرۆژەی هەبێ، خۆی بەرنامەی هەبێ، خۆی ئەجندای سیاسی هەبێ، داهاتی خۆی دیاری بکە و ڕێخستنەکانی بەو ئاراستەیە بەرێتە پێشەوە کە تا ئێستا بەداخەوە ئێمە هیچ پێشڕەویەکمان نەکردەوە. بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ پاشەکشەمان کردەوە، بەڵام بۆ پێشەوە نەچوین، نەک تەنها لە ڕووی سەربازی و ڕاستە دەسڵاتی جمهوری ئیسلامی دەسڵاتێکی قولدڕی سیاسیە ئێستا لە منطقەکە هژمۆنی هەیە، دەست دەخاتە وڵاتانی عەرەبیەوە، ناوچەکەی شێواندووە، باری سەربازی لە چاو بزوتنەوەیکی ڕزگاری خوازی نەتەوەیدا زۆر بەهێزترە. بەڵام ئەی لە ڕووی فەرهەنگیەوە چی، ئەی لە ڕووی سیاسیەوە چی، ئەی لە ڕووی دیپلۆماسیەوە چی؟ خۆ زۆر بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەی لە دنیا بوون، یەک فیشێکشیان نەتەقانەوە، فقط کاری سیاسیان کردو بەشاند و بە دیپلۆماسی سیاسی توانیوانە بە سەبەری حقوقانی خۆیان تەنها ئێستاش نمونە دەبینین لە وڵاتی کەنەدا ئەوها بزوتنەوەیەک هەیە، لە سکاتلەند بزوتنەوەیەک هەیە، هەرچەندە وڵاتانە وڵاتی دیموکراتیکن و شەرایطیان فەرق دەکات، بەڵام لە هەمان کاتدا ئێمە دیومانان بزوتنەوەانە کە لە کاتێکا کە تۆ شکستی سەربازی دەخۆی گەر گوتارێکی بە قوتی نیشتیمانی و نەتەوەیت هەبێ بزوتنەوە جەماوەریەکانت ئاکتیڤ دەبنەوە، بزوتنە جەماوەریەکانت دەکەونە سەر پێ. ئێمە نەمانتوانیەوە هەتا بزوتنەوەیکی جەماوەری بەرفراوان دروستکەین. دروستە هەندێ مانگرتنی مەقطعی هەبووە، بەڵام ئەمە نیشان لەوە نییە کە تۆ توانیتە گوتارێکی بەرفراوانی نەتەوەی و نیشتیمانی دروست بکەوە، جەماوەرێکی بەرفراوان لە پشتەری ئەم وتارە بوەستێ و لە بری ئەحزابی سیاسی بزوتنەوەیکی بەرینی نیشتیمانی و نەتەوەی بێت کە بە باوەڕی من زەمینەکەی لە نێو کۆمەلگای کوردستاندا هەیە و زەمینەکەی ڕەخساوە و دەکرێت ئەگەر میکانیزمی دروستی بۆ ئامادە بکرێت و کاری لەسەر بکرێت ئەم بزوتنەوەی گرێ بدرێ بە بزوتنەوەی شارەوە، ینی تەنها شاخ نەبێ، شار دەورێکی بەرفراوان و گەورە ببینێ و بێتە هێزێکە ئەو باڵانسەی کە ئێستا هەیە بە تەواوی تێکی بدا، دنیا بێنێتە قسە و دنیا بێنێتە دیفاعکردن لە کوردەوە. بتوانێت تۆ ئەگەر ئێستا حسابی بکە ئەگەر بزوتنەوەیکی بەرینی کۆمەڵایەتی ڕێک بکە بۆ یەک هەفتە لە هەموو سەراسەری کوردستانە مانگرتن هەبێ، خۆپیشاندان هەبێ، ڕژێمی جمهوری ئیسلامی تاکوێت دەکوژێت، تاکوێت
کورد دەکات دنیا تاکوێ بێ دەنگ دەبێت ئەم بزوتنەوە کە بوو بە گوتار کە بوو بە بەشێک لە ژیان کە بوو بە واقعێتێک کە تێدا دەژێت دژمن ناچار دەکا وڵامی باتەوە لەبەرەوە بەڕاستی موقعیەتی ئێستا حیزبەکان موقعیتێکی گونجاو نییە موقعیتێکی خوازراو نییە موقعیتێک نییە کە لەو موقعیتەوە بتوانن سەرکردایەتی و ڕەهبەرایەتی بزوتنەوەیکی ڕزگاری خوازی بەرفراوانی نیشتمانی و نەتەوەی وەگەوەی ڕۆژهەڵات بکەن و لە ناو خۆشیانە بۆ خۆیان گرفتی زۆر ئەساسی و سەرەکیان هەیە هەتا نەیانتوانیوە میکانیزمێکی ناوکۆیی بدۆزنەوە کە ئەو میکانیزمە ناوکۆیە ئەو کەمە چالاکیانەشی کە هەیەیانە ڕێکی بخات و گڵاڵی بکات و بە ئاراستەیەکی دروست بیباتە پێشەوە و بەرەنجامێکی باشی لێ بەدەست بێ بۆ خۆشیان ناوەندێکیان دروست کردو بناوی ناوەندی هاوکاری ئاخر جگە بڵاوکردنەوەی بەیاننامە چی تریان کردو هیچی تریان نەکردەوە بەڕاستی لە پرسە سەرێکی و ئەساسیەکاندا هەروە پرش و بڵاون هەندێک خەبەری زۆر ناخۆش دەبیسترێ کە نابیسترێ بەڕاستی واقعەن ئەمانە زانیارین تازەترین هەوڵیان ئەوەی واز لە فیدرالیزم بێنن وەکو وشە بیسترنەوە باز لەو چمکە نەکەن ئەسەن لە باتی ئەوەی باسی فیدرالیزم کەن باسی دەسڵاتی نامتەمەرکز بکەن خۆ ئەمانە هەموو نیشانەیەوەیە کە لە موقعیتێکی زۆر خراپدان لە موقعیتێکدان کە پاشکشیان کردووە بۆ خۆشیان پێویستە پێچوونەوەیکی زۆر ورد بە خۆیاندا بکەن هەم لە ڕێکخستنە هەم لە ئەجندای سیاسیاندا هەم لە وەستی دیپلۆماسی اقتصادیاندا ویستم پرسیاری ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران لێم بکەم کە خۆ داماژەیەکت پێ کرد بەڵام پێدوانە بوو لەو دۆخی ئێستێدا کە حیزبەکان بەو پرش و بڵاوی کە لە نێویاندا دەبیندرێت لە نێو حیزبی دیموکرات و لە نێو کۆمەڵەدا کە دابش بوون بەسەر چەند لایەندا لە زیاتی ئەوە بیرانەوە کردباوە کە کێشە و گرفتەکانی ناوخۆیان یەکلایی کردباوە لە کۆتاییدا حیزبی دیموکرات و کۆمەڵە وەکو دوو هێزی سەرەکی ڕۆژهەڵاتی کوردستان بیر لە ئەلتەرناتیڤێکی جیاوازتر لە ناوەندی هاوکاری بکەنەوە کەویش بەرەی کوردستانیە بە بەشداری حیزب و لایەنەکانی دیکە چونکە ئێمە ئێستا دەبینین زیاد لە حیزبی دیموکرات و کۆمەڵەت چەند حیزبی دیکەش بە ڕۆژهەڵاتی کوردستان خەبەت دەکەن ئەوە پێتاوانیە کە دەبێ قۆناغی ئێستا قۆناغی پێکەوە کارکردن و پێکێنانی بەرەوەی کوردستانی بێ کاک زەمان لە ڕاستیە ئەو بەڕێزانە یەکیان قوبوڵ نییە با بە ڕاشکاوی بڵێن ئەو بەڕێزانە ئەگەر یەکتریان قوبوڵ بێ وەکو لایەنیش دایانتوانی تەعاملێکی زۆر عاقلانەتر لەگەڵ یەک بکەن وەکو لایەنیش دایانتوانی تەعاملێکی زۆر بە بەرامجامتر و بە پێستر لە یەک بکەن با دوو کۆمەڵە وایە دی و دیموکرات وایە پارتی ئازادی وایە نازانم بزوتنەوەی دیموکراتی خوازان وایە خەبات وایە هەموو ئەمانە ئەگەر لە ڕاستای پێشەوەبردننی استراتیژیکی زۆر گەورەدا هەمویان باوەڕیان بەوە هەیە کە هێزەکانیان میکانیزمی بە پێشەوەبردننی ئەم ئەجندایەوە دەتوانێت خزمەت بە دەستەبەرکردنی بە مەبەستەکانیان کە پێکمان دەبواە هەوڵیان بدایە بەرەیەک دروست بکەن دەبرێەوەی ناوەندێک دروست بکەن و ئەم بەرە بە قەناعەتی من نەک تەنها دەبێت بەرەی هێزە سیاسیەکانی کورد بێ هەمویان هەر هەمویان من مجموعەی ناوم هێنا ممکنە مجموعەی ناویش بێ سا لە ذهنی مندا نەبێت هێگەی نەک دەبێ هی هەمان بێت دەبێت بەرەیەک بێت کە ڕۆشنفکرانی کورد ڕووناکبیرانی کورد میدیاکارانی کورد خەڵکی کورد تەئیدی کاو دەستی لەسەر قسەیان لەسەرا بکرێ ڕاوێژیان لەسەر بکرێ کاک جەمال سێ گوتار هەیە لە کۆمەلگای کوردیدا با حیزبەکان ئەم واقعیەتە بزانن کە بە باوەڕی من گوتاری حیزبەکان سێهەمین گوتارە ئەمڕۆ ینی لە مەوزوعیەتی سیاسی و لە چارتی بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەی کووردا گوتاری ئەحزاب گوتاری سێهەمە گوتاری یەکەم نییە یەک گوتاری کۆمەلگای مەدەنی و چالاکانی مەدەنی کوردستانە کە عەمەلیەن و بەکرداوان لە ڕیزی پێشەوەی بەرخۆدان و گیرن لەگەڵ مەسئلەکە و سەنگەرەکە بەدەستی ئەوان و ئەوان دەیبەنە پێشەوە ئەم گوتارە لەلایەن ئەحزابی کوردی ئەسڵ نابیندرێ حسابی بۆ ناکرێت و خەریکە دابڕانێکی گەورە دروست دەکات ئەم دابڕانە بە سوودی ئەحزاب و بە سوودی کۆمەلگای مەدەنی ئێمەش نییە و ئەمە ترسی هەیە ترسێکی زۆر گەورەی هەیە گوتاری دوم گوتاری ڕووناکبیری کوردیە گوتاری ڕووناکبیری کوردی کار لەسەر چمکەکانی نەتەوە و داڕشتنی وێژەمانێکی نەتەوەی و نیشتیمانی دەکات و توانیوێتی لە پێشەوەبردنی شوناسی کوردی و لە بەرهەمهێنانی کەلتور و فەرهەنگی کوردیدا دەستی باڵای هەبێت سەیری موزیکە سەیری شێعرکە سەیری کتێبکە سەیری زبانی کوردی بکەبزانە بەچۆ گەشتووە ئەمە هێزێکی زۆر بەقووەتە ئەم هێزە ئەحزابی کوردی یا نایبینن یا لی دەترسن یا لەگەڵی ناسازێن یا ناوێنێ ئەسڵ باوەڕی پێ بکەن ئەم دوو گوتارە زۆر دوو گوتاری گرنگن گوتاری سێم گوتاری حیزبەکانە باوەش بڵێم ئەو دوو گوتاری کە باسم کردین لانی کەمەکەی هەردووکیان بارگاوی سیاسیان هەیە لە ئاراستەی جێبەجێکردنی ڕزگاری نەتەوەی و نیشتیمانیدا و بەم واقعیەتە گەشتون گەشەکردن و پەرسەندن و بە ئاکام گەشتنیان تەنیا لە فۆرمی ڕزگاری نەتەوەیدا شکڵ دەگرێت بەڵام ئەحزابی کوردی نە بەم قەناعەتە گەشتون نە ئەم دوو وتارەش دەڕێنەوە لەناو خۆشیانە ئەوە وەزعیەتیانە کە جەنابەت ئیشارەت پێکرد بەنابەرین بەڵێ زۆر ڕاستە و زۆر دروستە
حتا ئەگەر یەکیش نەگرنەوە کە من پێم وایە یەک نەگرنەوە باشە هەڵە دلایلی خۆم هەیە بۆچی یەک نەگرنەوە باشە چون بەڕاستی نایانەوێ بە سەداقەت و بە پاکی و بەڕاستی و لە پێناوی بەرژەوەندی نەتەوەی و نیشتیمانیدا یەکگرتنەوە دروست بکەن ڕەنگە لەژێر گوشاری هەوادارانی خۆیان و لایەنگرانی خۆیان و عەزابی خۆیاندا دروستی بکەن وەسبێنێک کە یەکیان گرتەوە خەلەلیان زۆرتر دەبێت تا ئێستا کە یەکیان نەگرتوەوە وەک ئەوەی هەنگێک قبول بکەن وەک ئەو واقعیەتی کە وجودە بەڵام بەرنامەیەکی مشتەرەک و پرۆژەیەکی مشتەرەک و میکانیزمی مشتەرێکیان هەبێ بۆ جێبەجێکردنی پرۆژەکەشیان و ئەمەش بەلاخستنی ئەحزابی تری کوردی نابێت يعني تۆ ناکرێ بڵێ وڵا چون فلانە حیزب من خۆشم لێی نایە ناتوانێت لەم بەرەیەدا بێت حیزبە واقعیەتێکی موجود و عینیە و لە کۆمەلگای کوردەواریە هەیە و نفوزی هەیە و دەتوانێت لە جێبەجێکردنیەوە ئەجندایە کە تۆ هەتە ڕۆڵی هەبێ بە شەرتێک یەک شەرت هەیە لێرەدا هەموو لە پێناوی دەستەبەرکردنی ئەجندایەکە کە تەفاوت پێکهێنانی لەسەر بکرێ هەوڵ بدەن بەڵێ منیش پێم وایە لە بری دروستکردنی ناوەندی هاوکاری ئەحزابی کوردستان کە بەڕاستی عەمەلیەن هیچ ناکا دەبوایە بەرەیەکی بەرپراوانی کوردی لە هێزە سیاسیەکان هێزە ڕووناکبیرەکان لە هەر سێ گوتارەکە بەڕاستی دروست بکراوایە ئێستا من ئەوە ناشارمەوە بە سەراحەت دەڵێم ینی ئەحزابی سیاسی بەشێکن لە خەڵکی کورد و بەشێکن لە ئەو شاندەی کە نوێنەرایەتی کورد دەکات بەڵام نوێنەرایەتی هەموو کورد ناکەن کورد دوو گوتاری تریشی هەیە ئەو دوو گوتارە ناکرێتەوە بیسڕیتەوە ناکرێت حسابی بۆ نەکەی و ئەوانیش ناکرێت ئەحزابی کوردی لە بەرچاو نەگرد و بیسڕنەوە حسابی بۆ نەکەن لەبەرەوە پەیوەندێکی ئۆرگانیک و دیالکتیک هەیە دەبێت و پەیوەندی ئۆرگانیک و دیالکتیکە زیندوو بکرێتەوە و ئەهەمیەتی پێ بدرێت و بخرێتە خزمەت ئەجندا ئەسڵێکەوە کە مەسەلەی ڕزگاری نەتەوەی و نیشتیمانی تۆیە و ئەحزابی کوردی تا بەم واقعیەتە نەگەن مەحاڵە بتوانن کارێکی موسبەت و موەسەر بکەن حیزبەکانی باشووری کوردستان دوای ڕاپەڕینی جەماوەری باشووری کوردستان گەڕانەوە باشووری کوردستان و حکومڕانیەکیان پێکێنا کە تا ئێستاش ماوەی 30 ساڵە پارتی و یەکێتی حکومڕانی باشووری کوردستان دەکەن لە ئەگەری هەر گۆڕانکاریەک لە ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستان جا هەر شتێک ڕوو بدا ڕاپەڕینی سەراسەری بێ شەڕی دەرەکی بێ لەگەڵ کۆماری ئیسلامی ئەو وەزع ئاڵۆزەیەکی ئێستا دەبیندرێ لە ئەگەری هەر گۆڕانکاریەک ئەگەر حیزبەکان بگەڕێنەوە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ دۆخی ئێستا تێدان چی ڕوودەدا دۆخی ئێستای کاملا مەبەستە حیزبەکان ئەوەی کە ئاوە پرش و بڵاون خاوەن گوتارێکی هاوبەشی نیشتیمانی نین ئەگەر بگەڕێنەوە ئایا توانێت بەڕێوەبردننی ڕۆژهەڵاتی کوردستانیان هەیە کاک جەمالێمە زۆر مەترسی گەورەمان لەسەردە بەڕاستی لە ئەو ئەگەری کە جەنابەت ئاماژی پێ دەکەی ئەگەری گۆڕان لە ڕۆژهەڵاتی کوردستان یا دروستبوونی بۆشایی دەسڵات یا ڕوخانی حاکمیەت یا پاشەکشەکردنی لە ناوچە کوردستانیەکان ئێمە مەترسی گەورەمان زۆر لەسەرە ئەو مەترسیانە بە دانەدانە دەست پێ بکەین بەیانژمێری یەکێک لەو مەترسیانی کە ئێستا لەسەرمانە مەترسی پێکاکایە بەڕاستی بۆچی بیشارینەوە پێکاکا گەر بێوێ لە باکووری کوردستان دەخاڵەت کا و دەستێوەردان کا لە ناوچەی ئورمیەوە مەناتقی کە دەتوانێت نفوزی هەبێ و دەسڵاتی هەبێ کە هەشێتی و نفوزیشی هەیە و دەسڵاتیشی هەیە و لە حیزبەکانی ئێمەش بەهێزترە و دەتوانێت تەداخلیش بکە و بە پێشبینی منیش دەستێوەردان دەکا ئەمە دوو خەتەری گەورە لەگەڵ خۆی دێنێ یەکێک خەتەری دابڕانی بزوتنەوەی کوردی و تێگیرانی ناوخۆیی لە نێوان هێزە کوردیەکان ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە کە هێزێکی بەرپراوانی ئەمە بەڕاستی دووچاری کێشەی جددی و خەتەری زۆر استراتیژیکمان لەسەر دەکا ئەمە لەلایەکی تر خەتەری دەستێوەردانی تورکیە دروست دەکات تورکەکان زۆر بە وردی هەر لە ئێستاوە ئامادەنەوەن لە ناگۆڕنۆ قەرەباغ دەخاڵەت دەکەن لە ڕۆژئاوای کوردستان دەخاڵەت دەکەن لە قۆبروس دەخاڵەت دەکەن لە لیبی دەخاڵەت دەکەن ئەگەرچە ئەم دەورانە من فکر دەکەم دەورانێکی کەمە جیاوازتر بێ بە هاتنی بایدن بۆ ئەردۆغان و بۆ تورکەکان بەڵام بێگومان لەو دۆخەدا ئەوانیش دەستدەخەنە کوردستانی ئێمە و دەستدەخەنە کوردستانی خۆر هەڵاتەوە و هەوڵ دەدەن بۆ ئەوەی کە حزوریان هەبێ و بەشێک لە کوردستان دابڕن و بیکەن بە تورکستان ئەمە دوو خەتەری گەورەیە کە لێرەوە دەمان بینەوە مەسئلەیەکی زۆر جددیە کورد دەبێ فکری خۆی بۆ بکاتەوە بە تایبەتی کوردی ڕۆژهەڵات بابەتێکی ترکە هەیە بوونی پارتی و یەکێتیە بێگومان پارتی و یەکێتی لە ئاواها دۆخێکا و لە حزوری پێکەکەەوە ئەوانەدا ئەوانیش دەست بە تاڵدانانیشن یا لە ئێستاشدا ممکنە هێزی خۆیانیان هەبێ ئەجندای خۆیانیان هەبێ کەسی خۆیانیان هەبێ کە دەستێوارەدار بکەن لە ڕووی فەرهەنگی و لە ڕووی کەلتوریەوە دەسوەردانی زۆر ناموسبەتیان کردەوە دەسوەردانی زۆر منفیان کردەوە من کتێبێکم ئامادەی چاپە لەوێدا باسی بزوتنەوەی ڕزگاری خوازیونەتەوەی کورد و ئەو 50 ساڵەی دەکەم کە لە هەردوو دی خۆم حزورم هەبووە دوو بەرگەبەرگی یەکەمی ئامادەی لەوێ بە وردی باسی ئەو شتانە دەکەم بەڕاستی تێگەی و زۆر شت ئەو کە تا ئێستا نەوتراوە دێڵێت لەوێدا باسی ئەو شتان دەکەم بەڵام دەستەوەردانی خراپیان کردووە کار ئەوانیش بیانەوێ لە بری پشتیوانیکردن لە هێزەکانی سیاسی کوردستان لە جەماوەری خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات خۆیان دەستێوەردان بکەن کە ئەمەش خەتەرێکی زۆر گەورەترە و خەتەرێکی جددیترە لە هەمان کاتدا بیرمان نەچێ هێزی
پەرگیر و تونند ئاژۆ و ڕادیکاڵ و شتی دینیش لە کوردستانی ڕۆژهەڵات هەیە. ئەوە نییە کوردستانی ڕۆژهەڵات بەهشتی بەرین بێت و فردۆسێکی ئاوەدان بێت و هەمووی خەڵکێکی دیموکراتیکی کراوەی نیشتیمانی و بێسڵاح ئەوە بێت و لە چوارچێوەی ئەجندایەکی پێشکەوت و خوازانینەتەوەی نیشتیمانیدا کارکانە. ئێمە ئەم واقعیەتە قبول بکەین. کۆمەلگای ئێمە دیکتاتۆریەتی جمهوری ئیسلامی ئێران زۆر خەساری هەیە کە ئێستا خۆی نیشان نادا. ئەگەر ئەم دیکتاتۆریەتە ڕووها و خەسارانە دەردەکەون. ئەوەشمان لەبیر بێ یەکێک لەم خەسارانە ئەوەیە کە ئێمە هێزی پەرگیر، هێزی تونند ئاژۆ، هێزی خەتەرناکمان هەیە کە دەتوانێت لە ناوخۆی کوردستان و زەرری گەورەمان لێ بدات. ئەگەر هێزی کۆنتڕۆڵ نەبێ، ئەگەر مدیریەت نەبێ، ئەگەر بەفاتی سیاسی نەبێ، ئەگەر ئەو بۆشایە پڕ نەکرێتەوە. ئەمانە ئەو خەتەرانن لەسەر ئێمە. بەڵام من یەک دڵخۆشیشم هەیە کە نایشارمەوە. ئەوش بەئیسڵاح شتێکی ئەحساسی نییە، شتێکە کە واقعیە. من پێم وایە لە بەتایبەتی لە شارە گەورەکانە لە کوردستانە، لە کوردستانی خۆرهەڵات بزوتنەوەیکی جەماوەری ورد هەیە کە ئەم بزوتنەوە لەسەر بنەمای تێگەیشتن لە ئازادی، لە دیموکراسی، لە مەسایلی نەتەوەی و مافی مرۆڤ شکڵی گرتووە و هەوڵی زۆر کاری دروستی داوە. مەسەڵەن تۆ ناتوانانی بزوتنەوەی ژینگە پارێز بە مەفهومێکی ئینتیزاعی سیرکەی، خوێندنی زبانی کوردی بە مەفهومێکی ئینتیزاعی سیرکەی، مەسەلەی حقوقی شاروەندی بە مەفهومێکی ئینتیزاعی سیرکەی. ئەمانە پەیوەندیی ئۆرگانیشیان هەیە بە تێگەیشتنەوە لە نەتەوە، لە سیاست، لە ئازادی و ئەمانە چون پەیوەندیان هەیە. ئەم هێزە ئەگەر سەرکوب نەکرێ، مەجای مدیریەتکردنی کۆمەلگای پێ بدرێ، دەتوانێت زۆر بۆشایی پڕکاتەوە. بەڵام بە معنایەوە نییە دەتوانێت بەری ئەو اتفاقە بگرێت کە قەرارە پێکاکا بیکە، قەرارە تورکیە بیکە، قەرارە دەستێوەردانی هێزەکانی باشوور ئەگەر بیانەوە بیکەن. باشترین ڕێگە بۆ هێزەکانی باشوور لە لای من ئەوەیە کە هیچ دەستێوەردانێک لە ڕۆژهەڵاتی کوردستان نەکەن، هەم بە سوودی خۆیانە، هەم بە سوودی ڕۆژهەڵاتی کوردستانە، هەم بە سوودی هەموو بزوتنەوەی کوردە لە سەرتاسەری کوردستاندا، وبێن ئەوەی کە پێیان دەکرێت لە دروستبوونی ئەوەها بۆشاییەکە بیخەنە اختیاری خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان. و ئێمە ئەزموونی ئەمەشمان هەیە لە دروستبوونی شەڕی کوردستان و شەڕی سێ مانگە و پاش شەڕی سێ مانگە و ئەوانە ئێمە و ئەزمونەمان هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بری ئەوەی دەخاڵەت کە هات هێزی پشتیوانی خۆی دروست کرد و اختیاری بزوتنەوەی ڕزگاری خوازینەتەوەی کورد. حزبی شوعی عێراقی هاتن لەگەڵ حزبی دیموکراتی کوردستان یارمەتیاندا و کەسی زۆر بەرجەستەیان هەبوو کە هاتن یارمەتیاندا. ئەگەر هەر بەو ڕەبکە و ڕێوە بچنە پێشەوە ڕەنگە بتوانین ئەمە بڵین پۆینتێکی موسبەتە. بەڵام بێگومان ئەو خەتەرانەمان لەسەرەوە. ئومیدوارم هێز کوردەکان بە پێکاکا و بە هێزەکانی باشووریشەوە ئەگەر گۆڕانکاریەک ڕوویدا وەزعیەتی حەساسی کوردستانی ڕۆژهەڵات دەرک بکەن و هەوڵی تەعاملێکی عاقلانە و دروست بدەن کە لە بەرژەوەندی هەموو لایەکمان بێ. وەلی ئەمانە گەڕێتەوە سەرەوەی کە ئایا ئەحزابی کوردی ئابەم وەزعیەتەوە کە دەچنەوە پێکاکا و ئەحزابی کوردی و هێزە بنەماخوازەکانی ناوخۆ حسابیان بۆ دەکەن، دەتوانن مدیریەت بکەن، دەتوانن کۆنتڕۆڵ بکەن. نە، ئەگەر ئاوا بڕۆنەوە نە، ئەگەر ئاوا بڕۆنەوە 1001 گرفت دروست دەکەن. پێش چوونەوەیان دەبێ فکر بە حاڵی خۆیان بکەن. کاتێکی کەمان بەردەستماوە و پرسیاری زۆریش پێم خۆشە ئاماژەیەک بە دەور و نەقشی پارتە سەربەخۆی خوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بکەین. ئێستا هەندێک حیزب و هەندێک لایەنی دیکەش کە لە دەرەوەی وڵات وەکو لایەنی سەربەخۆی خواز بە ڕۆژهەڵاتی کوردستان کار دەکەن و بانگشەیەوە دەکەن کە لە پێناوی سەربەخۆی بە ڕۆژهەڵاتی کوردستاندا خەبات و تێکۆشان دەکەن. دەوری ئەوانە داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستاندا چۆن دەبینی؟ کاکتەمان وەک گوتار من نایشارمەوە وەکو وێژەمان، من خۆم سەربەخۆی خوازم پێش هەموو شتێک. بەڵام پێم وایە کارکردن لەسەر چمکی سەربەخۆیی بۆ کوردستان کارکردنێکە کە ئەجندایەکی زۆر ورد و بیرلێکراوە و داڕێژراوی دەوێت. لە هەمان کاتدا دەبێت حساسیەتی مۆزوعەکەەوە مۆقعیەتەکە دەرک بکرێەوە لەو چوارچەوەیەدا کار بکرێت. سەربەخۆی کوردستان بڕیار نییە جوڵەیەکی میکانیکی ئیرادەگەرایانە بێت کە بە ئیرادەی من دەستەبەر بکرێت و بێتە پێشەوە. هێزی کۆمەڵایەتی خۆی دەوێت، هێزی سیاسی خۆی دەوێت، ئیمکاناتی مادی و لۆجستیکی خۆی دەوێت و گوتارێکی دەوێت کە بتوانێت هێزێکی بەرینی جەماوەری بجوڵێنێت. ئەمە حزابە بوونیان پێویستە بە باوەڕینە. ولی چەندە بیریان کردوتەوە لەو فاکتەرانی کە پێشتر ئەرزم کردی و لەو چوارچەوەیە کار دەکەن. نازانم ئەوە بەستگی بە خۆیان هەیە، خۆیان دەزانن چۆن کار دەکەن، چون من بە وردی ئاگاداری ئەجندەکانی ئەوان نیم. بەڵام وەکو هەر حیزبێکی تری کوردستان مافی خۆیانە لە کۆمەلگای کوردەواریدا کار بکەن، لەسەر ئەو چمک و دەستەواژانی کە دەیانەوێ ئیش بکەن و هەوڵ بدەن. من پێم وایە دروستکردنی فەردی کوردی، تاکی کوردی سەربەخۆی خواست، من ئەمە دیدگامە لەم باوەڕەوە
دروستکردنی تاکی سربەخۆخواز واتە دروستکردنی کۆمەلگای سربەخۆخواز دروستکردنی کۆمەلگای سربەخۆز ینی تەشەنەکردنی فەرهەنگی سربەخۆیی و بە گوتاربوونی ئەگەر ئەحزابی ئەمە بتوان ئەم تێگەشتیان هەبێت دیارە ئەمە زۆر ڕەوایە سربەخۆیی کوردستان دەبێ بێتە دی ئەمڕۆ یاسبەی یا هەر مەقتەعێکی تری تا لە چاوی بکەین بەڵام دەبێت کار لەسەر چۆنێتی دەستەبەرکردنی ئەم مەفهومە بکرێ ئەم چیمکە بکرێ ئەم دەستەواژەیە بکرێ ئەوە نییە کە چون من پێم وایە سربەخۆخوازی تر هەموو ئیمکاناتەکانی سربەخۆبوونی کوردستان دەستەبەر بۆ و ئێمە دەتوانین سربەخۆی خۆمان دروستکەین پێش هەموو شتێک دەبێت گوتارێکت هەبێت ئەو گوتارە بتوانێت لەناو کۆمەلگادا جێخۆی بکاتەوە دوو دەبێت کۆمەلگایەکت هەبێت کە سربەخۆخواز بێت بۆ دروستبوونی کۆمەلگای سربەخۆخواز دروستکردنی فەرهەنگی سربەخۆی و دروستکردنی فەرهەنگێکی نیشتیمانی و نەتەوەیی کە ئەم واقعیەتەی حس کردبێت چەوسانەوە بەردەوامە تا نەبوونی سربەخۆیی تەزمینی ئەمنیەت و ئاسایشی نیشتیمانی وجودی نییە گەر تۆ سربەخۆیی نەبێت ئێمە نمونونەکان لەبەردەستمانە هەن بانەچین دووبارە جا نەدەینەوە بەوانە لەبەرەوە ئەم ئەحزابە کە تۆ ئاماژەت پێکردن بە نظری من دەتوانن ڕۆڵی زۆر باش ببینن دەتوانن میبەری زۆر جددی بن دەتوانن کاری زۆر باش بکەن بە شەرتێک لەو میکانیزمانی کە باسمان کرد ئاوڕیان دابێتەوە پێت وایە سیستمی حکومڕانی باشووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان دووبارە بێتەوە لە داهاتوو دوو حیزب ڕۆژهەڵاتی کوردستان ئیدارە بکەن زۆر بەلای منەوە زۆر ئەستەما چون کۆمەلگای ڕۆژهەڵات کۆمەلگای باشوور نییە بەڕاستی جیاوازی سیاسی هەراو هەیە هەتا لە تێڕوانینی کۆمەڵایەتی و فەرهەنگیمانان جیاوازی هەیە هەتا لە جۆری گرنگیدانمان بە کۆمەلگای مەدەنی و کارکردی کۆمەلگای مەدەنی و میکانیزمانی کار دەکەن جیاوازی هەیە و ئەزمونێکیش هەیە ئەزمونێک هەیە لە مذاکراتی ئەحزابی کوردی و حکوومەتی ئێران لە دوای شەڕی سێ مانگەوە ئەو وەسعەتەی وە لە دوای ڕاپەڕینی گەلانی ئێرانەوە ئەزمونەش پێمان دەڵێ کە کوردستانی ڕۆژهەڵات باشوور نییە و باشووری ڕۆژهەڵات نییە هەر کامە تایبەتمەندی خۆیانن هەیە و بە پێ و تایبەتمەندیانی کەیانە من زۆر بە ئەستەمی دەزانم بە تایبەتی کوردستانی خۆرهەڵات باشووری کوردستانی جاری خۆی کێشەی هەیە مەسئلەی هەیە جددی هەیە ئێمە لە ڕاستیە لە کوردستانی خۆرهەڵات لەو شوێنانە وەک کوردبوون وەک جوگرافیا وەک شوناس وەک وتار مشکلمان نییە کە ئەحزابی کوردی زۆر زەعیفن تێیدا وەکو ئیلام و کرماشان بەڵام لەو شوێنانەی کە مەسئلەی جددیمان هەیە مشکلی زۆر گەورەمان هەیە لە ڕووی جوگرافیا و خاک و تەقسیمی نەتەوەی وەکو ئازربایجان وەکو موکریان ئەحزابی کوردی کە زۆرتر لەوێ فعالن لەوێ فعالترن کە ئەمە خۆی پرسیارێکی زۆر عەجیب و سەرسوڕهێنەرە ئەکا کە تۆ ئەوە لە بەردەستە هیچ مشکلێکی نییە کەس ناتوانێت بڵێ ئیلام کوردستان نییە کەس ناتوانێت بڵێ کرماشان کوردستان نییە کەس ناتوانێت بڵێ ڕۆژ ئاوای هەمەدان کوردستان نییە وەلی ئەمان بیریان لێ نەکردێتەوە لەبەرەوە زۆر بە ئەستەمی دەبینم ئەزمموی باشووری کوردستان بەو فۆرم و پێکهاتە و سیاستەوە کە ئێستا هەیە لە کوردستانی ڕۆژهەڵاتدا دووبارە ببێتەوە یا بێوێ دەسەڵاتداری بکە من پێم وایە ناگونجێ بە باوەڕی من ئاماژەت بە کۆمەڵێک مەترسی کرد لە پرسیاری پێشودا کە ئەگەر پەکەکە حزوری سیاسی هەبێت لە ڕۆژهەڵاتی کوردستان میکانی ئەوە هەیە کە تورکیە دەستی وەردام کە شێوەیەک لەو حاڵەتەی کە لە ڕۆژاوی کوردستان هاتە پێشێ بۆ ڕوبەڕوو بوونەوە لەگەڵ ئەم جۆرە مەترسی و مەترسیەکانی داهاتوو لەسەر گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان پێشنیاری ئەوە چییە؟ دیسانەوە گەڕێنەوە سەر باسەکەی خۆت پێشنیاری منەوەیە کوردی ڕۆژهەڵات پێویستی بە دروستبوونی بەرەیەکی بەرفراوانی خۆی هەیە کە ئەحزابی سیاسی ڕووناکبیران و هەموو چالاکانی کورد تێیدا بەشدار بن ئامادەکردنی مانیڤێستێکی کامڵن دیاریکراوە بە ئەو بەرەیە و بە ئیسلاح کارکردن لەسەر چەمکی گوتاری نەتەوەی و نیشتیمانیدا و پێکهێنانی ژوورێکی دیپلۆماسی ژوورێکی سەربازی و ژوورێکی میدیاییەکە کار لەسەر ئەم مەسەلانە بکە بە تایبەتی لە ڕووی دیپلۆماسی و میدیایەوە ئێمە زۆر پێویستمان بەوەی کاری جددی بکەین و هەروەها هەر لە ئێستەوە دروستکردنی و پەیوەندیانەیە لەگەڵ ئەحزابی کوردی لە هەموو بەشەکانی تری کوردستان کە لە گۆڕانکاریکی ئاوادا ئەحساسیم زەرفێتە بکەن ئەحساسیم خەتەرە بکەن و تێبگەن کە ئەمە لە بەرژەوەندی هیچ لایەک لە کوردستان نییە و خەتەری گەورە لەسەر هەستی کورد و بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دروست دەکا و دروستکردنی لینکە بەڕاستی ئەو پەیوەندیانی کە دەبێ بکرێت و بەهێزکردنی خۆتە پێش هەموو شتێ ئەگەر هێزێکی مادی واقعی بوویت کە توانی کنترۆل بکەی و مدیریت بکەی هەموو کەس ثابت بۆ دەکا ئەگەر نەتوانی کنترۆل بکەیت و مدیریت بکەی تا ئێوارە شێعر بخوێنەوە کەس گوێ لێناگرێ ئەمە سیاسەتە ئەمە ئەدەبیات نییە لە سیاسەتە ئابە و شێوەیە تۆ دەتوانی حرەکەت بکەیت و بۆ ئەمەش
باشترین ڕێگە دروستکردنیەوە بەرەیە کە پێشتر ئاماژەمان پێکرد و ئەو بەرەش دیارە بە چ میکانیزمی بە چ ئەجندایەک و چۆن دەبێت ڕێک بخێ و چۆن کاری لەسەر بکرێت شتێکی سووری نەبێت شتی سووری خزمەت ناکاوکۆ و ناوەندی کە ئێستا هەیە و بە دروستبوونی بەرە کاک جەمال بە باوەڕی من ئەحزاب ئەگەڕێنەوە ڕۆژەف جارێکی تر من پێشتریش ئەرزم کردی وتم گوتاری ئەحزابی سیاسی سێمین گوتارە لە کۆمەلگای کوردەواریە بەڵام ئەگەر کارێکی وا بکەن خۆیان دەگەڕێنەوە ڕۆژە مۆزوعیەتی پەیدا دەکەن مۆزوعەتی تر دەبنەوانەیە بە تعبیرە بڵێن مۆزوعەتی تریان هەبێت و باشتر پێیان دێنەوە سەر زبانان و دەچنەوە ناو کۆمەڵگای کوردەواری لەبەرەوە باشترین ڕێگا ئەوەیە کە ئەوها بەرەیەک دروست بکرێەوە بۆم بەرێژ دیارە لە هەموو نوخبەکانی کورد چالاکانی کورد ڕۆشنفکرانی کورد لە هەموو بەشەکانی ژیانی کۆمەڵایەتی کوردەواریدا کەڵ وەربگرێ ئازابی سیاسی تێدا بەشدار بن و ئێمە هەم لە ڕووی سەربازی و هەم لە ڕووی دیپلۆماسی و هەم لە ڕووی میدیایی و هێزبین ئەگەر هێزبین دیارە هەم دەتوانین مدیریت بکەین هەم هێزەکانی تریش تەعاملی هێزت لەگەڵ دەکەن بەداخەوە سێ دەقەمان کاتماوە من کۆمەڵک پرسیاری دیکەشم هەبوو بەڵام ئەگەر لەو سێ دەقەیەداتی بێنیەک لەسەر کۆی گفتوگۆکە هەیە یان قسەیەکما بێ باسمان لێوە نەکرد بێ بفەم سەرەتا زۆر سپاسی جەنابەت دەکەم بەو دەرفەتەر کە ڕەخسانە دیارە هەروکو خۆشت دەڵی بابەت هێشتا زۆر ماوە ئێمە قسەی لەسەر بکەین و بیوروژێنین بەڵام شتێک کە تەکیدی دەکەمەوە دەمەوێت بیڵێم جەنابیشت زۆر تەکید لەسەر کرد و باست کردەوەیە کە ئێمە پێویستمان بە خۆداچوونەوەیکی زۆر ورد هەیە ئەوەڵەن گوتاری کوردی پێویستی بەوەی هەیە جارێکی تر سیر بکرێتەوە دابڕێژرێتەوە گوتارێک بێت کە لە ئاستی ئەم قۆناغی خەباتی نێتەوەی ڕزگاری نیشتیمانی ئێمەدا بێ هەموو بەسڵا هەموو ڕێگەزەکانی کۆمەلگای کوردەواری هەست بە ئامادەبوونیان لەم گوتارەدا بکەن لە سبغەیەکی منطقی و لە سبغەیەکی ئاینزایی بێتە دەرەوە بێت بەوە گوتارێکی نەتەوەی و نیشتیمانی و بۆ ئەمەش هەر سێ گوتارە کوردیەکە بەرپرسن مەسئولن کە ئاماژەمان پێدا تەنیا بە یەک لایەن ئەمە جۆر ناکرێت و جێبەجێ ناکرێت و کۆ نابێتەوە لەبەرەوە پێویستە ئەو سێ گوتاری کە ئاماژەمان پێدا ئامادە بن بۆ کردنی ئەم کارەوە لە پێش هەمووشەوە ئەحزابی کوردی ئەمڕۆ ئێمە پێمان خۆش بە پێمان ناخۆش بە بۆ هەموو خەسارەوە کە هەن نوێنەرایەتی بەشێکی بەرچاو لە بزوتنەوەی خەڵک دەکەن دەبێ ئەوان زۆرتر احتیمام بەم مەسەلانە بدەن چون ئەمە سەرڕای ئەوەی کە بزوێنەری بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا دەبێتە مایە هاتنەوە ڕۆژەفی خۆشیان لەبەرەوە دەبێت گرنگی زۆرتری پێبدەن بەڕێز کاک جەلیل ئازادی خواز نووسەر و شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس بۆ بەشداری لە گفتوگۆیەدا زۆر سپاس کاک جەمال جان